ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە بەرنامەی دیدار و ڕاڤەوە لە خزمەت ئێوەی خۆشەویستدام درێژەی بابەتی پێشوو ئیداما دەین کە بابەتێک بوو وتوێژێکە لەلایەن ئەنوەر حسێن باسکر و پەرژین ئەحمەدەوە ئامادە کراوە کە قسە و باس و پرسیار و وەڵامێکە کە ئاڕاستەی شاعیری خۆشەویست ڕێبوار کراوە. ئەم بەشە بەشی سێممانە بێت لە زنجیرە بەرنامەکان کە تایبەتە بەو وتوێژە. هیوادارم بابەتەکانی جێگای ڕەزامەندیتان بێت و کاتان هەبێت تا گۆتای بەرنامەکەش لەگەڵمانە بن. فەرموون با دەست بکەین. هەیداد من ئەو کەسم هەموو ڕۆژێ هەیژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی. من ئەو کەسم هەموو ڕۆژە هەیژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی. ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر ژیانی ئەمڕۆم بفرۆشم لێم ناکرێ خاوەنی نان لێم ناکرێ هانایەکم پەنگاوەتە بین و گەرو. هەیداد لەم بازارە بێڕەحمەدا ژیان هەرزانترە لە نان. ڕێبوار مۆسلێح شێخولئیسلامی شاعیر ئەڵێت ئەو خەباتە گەرم و گوڕا نەک هەر کێشە نەبوو بۆ هونەر و شێعر و ئاواز بەڵکو خۆی هەوێنی بەرهەم و شێعرەکانم بوون. پرسیارێکی دیکە کە ئاڕاستەی ڕێبوار کراوە لەم وتوێژەدا بەم پرسیارەوە دەست پێ دەکەین. چۆن حەوسەڵەت هەبوو یان چۆن دەکرا لە ژێر زرمەی تۆپ بۆنی باروت و شەڕی چەکدارانە شعری وەها بەرز ناسک عاتفی چینایەتی و ڕۆمانسی بنووسیت؟ ئەم پرسیارە ڕاستی ڕێبوارەکرێ و بەو جۆرە وەڵامەداتەوە. ئەو خەباتە گەرم و گوڕان نەک هەر کێشە نەبوو بۆ هونەر و شێعر و ئاواز بەڵکو خۆی هەوێنی بەرهەم و شێعرەکانم بوون. ئەو سەردەمە پڕ بەرهەمترین سەردەمی خرۆشی هونەری نەک هەر من هی هەموو کۆمەڵە بوو. شەهێدێکی ئەم ڕاستیەش سرودەکان شارونامە و ئاسۆی شۆڕش و کانونی هونەری کارگەری و گۆڤارەکەی پێشەنگ و گەلێک دەستکەوتی لەم چەشنە بوو. ئەوەی لای من تایبەت بوو پێشینەم بوو. من سەردەمێکی تایبەت لە ساڵانی 1960ەکان دەستم بە خەبات کرد لە شوێنێکی تایبەت تاران و پاشانی ژزانکۆی تاران، بەڵام لە ڕۆشنایی کلاسیکیەکانی مارکسیزم بە تایبەت مارکس و لێنیندا بارودۆخی فکریم ئەوەندەی ترخەمڵە. ئێمە لە زانکۆ لە کێشەی 1960ەکان لەسەر کۆمونیزمی ڕاستەقینە لە جیهاندا بەشداریمان کرد و من ئاگاداری باسە گەرم و گوڕەکانی حیزبی کۆمونیستی چین لەسەر سۆڤیەت و لەسەر لادانی سۆڤیەت لە کۆمونیزم بوو. بەشداریم لە خۆپیشاندانەکان و دیبەیتی چڕوپڕ لەسەر تیۆری سیاسی لەسەر ئەوەی جەبهەی میلی، حیزبی توودە، چریکی فدایی، موجاهیدین، حیزبی دموکرات، تەنانەت ئەنارشیستەکان و ئەوانەی تریش بۆچی ڕێگای ڕزگاری نین و بۆچی هەڵن. گەلێک ماتریالی من کە ئەم ماتریالی بە من بەخشی سەرنجامی ژەوە بوو کە لەگەڵ ئەو هاوڕێیانەی بەناوی وا سەرەتای کۆمەڵەمان شێلە بەوە گەیشتین کە کاتێک هیچ حیزبێکی ئێرانی هەتا ئەو کات بە حیزبی توودەشەوە کۆمونیست نەبوو و پێگەێنانی حیزبی کۆمونیستی ئێران پێویستە نەکگەڕان بە شوێن ئەو پرسیارەدا کە کامە حیزب و کامە ڕەوت بۆ شوێنکەوتن دەبێت. لەم پێناوەدا بوو کە کۆمەڵەمان دامەزران، ناوێکمان لێنە نابوو، بەڵام مەبەستەکە وەک لە فوئادیش بەجێما بوو. جوڵاندنی هەتاوی حیزبی کۆمونیستی ئێران ئەمانە هەموو لە ڕۆشنایی ئاشناییم هەر لە منداڵیەوە لەگەڵ شێعر و ئەدەبی نەک هەر کوردی بەڵکو فارسی و عەرەبیش، هەتا فەرزەدەق و ئێمیر ئۆلقەیس شایانی باسەکە زمانی عەرەبی و ئینگلیزیم هەر لە ئاستی خوێندن و گوێگرتندا بوون. بەهۆی ئەم دوو زمانە و زمانی فارسیشەوە بەرهەمی هونەری بە زمانەکانی تری ئەوروپاش دەهاتە بەردەستم. سەرەتای دەوڵەمەندی لە زماندا دەگەڕێتەوە بۆ منداڵی، بۆ دایک و بابم و سەردەمی منداڵم. دایکم کوردیەکی زۆر نایاب قسەی دەکرد، بابیشم بەسەر فارسی و عەرەبیدا زاڵ بوو، جگە هەورامی کە زمانی دایکیشم.
هەر بە مناڵی خوشکانم کوردیان لەگەڵم دەخوێند هەر لە 15 ساڵیەوە بۆ خوێندن چوومەتاران ئەبێ جیهانێکی تر بوو هاونشینی برام کاک فاتح واتە چاوە وەکو شاعیرێکی بەدەسەڵات گەلێک یارمەتی دەربوو جگەر لە باسی عەروز و شیعری کلاسیک هاوڕێ و هاوژوور بوونیش لەگەڵ سوارە و هاوار عەلی حەسەنیانی کە لەگەڵ چاوە سێ کوچکەکەی شیعری نوێی کوردی لە کوردستانی خۆرهەڵات پێک دێنن وای کردهبوو کە باسی شیعر بەردەوام لە ماڵەوە گەرم بوو بەمانە هەموو چرۆ و شکۆفەی زەوقی من دەپوشکتون و هاوژووربوونی خوێندکاران چ بەهۆی دەستپێوەگرتن و کەمکردنەوەی خەرجیەوە چ بەهۆی هاوڕێیەتی و ئاسانکردنەوەی ژیان لە تاران ئەم کاتە و ئەو کاتە بڵێن باو لە ناوهۆڕەکانماندا کەسانی ناودار کەم نەبوون ئەمیر قازی نوێنەری حیزبی دیموکرات لە زانکۆی تاران مستەفای ئیسحاقی برای عەبدوڵای ئیسحاقی کە دوایی بە ناوی ئەحمەد تۆفیق بوو بە سکرتێری حیزبی دیموکرات فەتاحی کابیان و کەسانی تریش لەوانە هاوژوورەکانمان باسی هاوار و سوارەم کرد کەسانی وەکو ئیسماعیلی شەریف سادە و ئەمیری حەسەن پوریش هەبوون کە باشتر ناویان دەرکرد ئەو دوانش لەگەڵ چاوە باسی سۆسیالیزم و کێشە کۆمەڵایەتیەکانیان دەهێنایە ماڵەوە لە دەرەوەی ماڵیش 1960 زاینیە زانکۆی تاران وەکو 1960ەکانی جیهان زۆر سەربزێ و چەپگەرا و کۆمۆنیست و خۆشەویست بوو من هێشتا خوێندکاری ناوەندی بووم بەڵام هەر لەو کاتەوە بۆ خۆپیشاندانەکان دەچوومە زانکۆ و لە ماڵەوەش لەگەڵ کەسانی گەورەتر لە خۆم کە لە زانکۆ دەیان خوێن هەڵسوکەوتم بوو لێردا بەجێیە یادێکیش لە مامۆستایەکی مارکسیستی زانکۆ بکەم بە ناوی ئاریان پور کە نەوەیەکی مارکسیستی لە زانکۆ پەروەردە کرد و بۆ نەشەوە ڕۆژناڕۆژێک ساوەک بانکی دەکرد ئەمانە مایە و پایەی بەرهەمەکانی ساڵەکانی دواییم بەرهەمەکانی 1970کانم لە کۆمەڵەی بە پێستر کرد ئەوەش بڵێم کە لە 1970کاندا باسی نێوکردنەوەی کۆمۆنیزم لەسەر ڕەچەڵەکی کۆمۆنیستی کۆمەڵە شکۆفایەوە سەرەتا ڕەخنە لە پۆپۆلیزم و پاشان باسی مارکسیزمی شۆڕژگەڕی و لە درێژدەشدا کۆمۆنیسمی کارگەری ڕەنگێکی گەش و سوورتری دەدا بەدی بەیتە ناوخۆیەکانمان ئەمانە لە شوێنی کاری من واتە ناوەندی پڕۆپاگەندەی ڕادیۆیی و ڕۆژنامەی کۆمەڵی کۆمۆنیستە ڕنگدانەوەی ڕۆژانەی هەبوو وڵێ بینەران لێرەدا ناوبەڕێکی کورد وەردەگرم دواتر دەسەکەینەوە بە درێژەی بابەتەکە شیرانە بەرانبەر هەلا ماردەر چەشنی زەنگەر جیوارای کوردەواری بوو لە هەموو شوێن دیاری بوو دەمیای کاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەت کێشان دەمێ زەنگەر دەمێ مەزرا گۆڵاوگردن لەگەل بەلا
شۆڕشکێڕی زەحمەت کێشان چرای ڕێدارون بڕێشان وەرن یاران بەشینەوە ئاوا بیلاوێنینەوە کاک فوادەی شەهیدی ژیر شۆڕشکێڕی ئاکوبەی گیر دەمێ یاکاتی جوتیاران دەمێ کۆڕی زەحمەت کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل فەنا دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل فەنا جێگات بگرینەوە سەنگەراکات پڕکەینەوە بەڵام سەنگەر هڕن یارن دەڵی گۆڵن لە بەهاران شاخ و کێو پڕ لە پێشمەرگا دوژمن ناسیبی هەر مەرگا دەمێ یاکاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەت کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل فەنا دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل فەنا. بەڵێ بینەران سپاس کە تاو کۆم کاتەی بەرنامەکە لەگەڵمانان لێرەوە دەست دەکەینەوە بە درێژەی گفتوگۆکە بە پرسیارێکی تر کە پرسیارێکی دیکەی و ئاراستەی ڕێبوار کراوە کە بەم جۆرەیە پرسیارەکە لە شعری نامەتنایەت نازانم بۆ کە ئەمە شعرێکی ڕێبوارە لێی دەپرسرێت دیسان هاوسەرت خات و فەوزێ دێتەوە ناو شێعرەکانت و یێتەوە ناو ئەو شارە چۆن چۆنیە کە ئەوە کێیە کێ لە شارە و کێ لە شاخە داوای ڕوونکردنەوە لە ڕێبوارەکەی ڕێبواریش بەم جۆرە وەڵامەداتەوە مەبەست دەم شارەیە نامەت نایە نازانم بۆ هاوسەرم کاتێک لە شار خەریکی تێکۆشانی نهێنی بوو چاوەکانم ماوەیەکە خولیایەک لە سینەمدایە خولیای خەم و خەتەرەی تۆ نامەت نایە نازانم ڕەنگە هەر هیە و خولیایە ماڵی شارم نایەتەگۆ دەفی شعرم دەنگی نایە مەلی شعرم لەگەڵ دار و درەخت و ئاوکانی سەوزەڵانی دەراو لەگەڵ نەسیمی خۆژاژۆ ماوەیەکە نایەتە تەنانەت بۆ هاوڕێی هاودەنگ یان شینایی ئاسمانی زەنگ مەلی شعرم ناجری وێنێ ماتەم بێدەنگ ناپرسی بوو چونکە نامەی پڕ لەورەی بێباکی تۆ پاراون هەز هاوژێنن بۆ نەترسی بۆ نەترسی وە قارەمانی ئاوێنەی باڵانوێنین کاتێک کە سوور سوور دەزانی ئەژدیهای تۆفی سەرمایە بۆ قودانت هەمیشە لە کەمیندایە دیسان نێزت پێیە و بەرە و گەروی خەتەر خێزی دوشمن ئاخێز دەکەی کاتێک وایە پەرۆشم کە نامەت نایە نامەت کە دێ وەها هەستم پێ دەبەخشێ کە هەرگیز هیچ شنەی نەسیمی نۆ شەوقی بەرینی یاسە و یان کیژی مانگ بە سەرمای گەلاوێشتەزی و دەم و چاوی لە کانیاوی پیرۆزەی ئاسمانی بەیانیە خاوێن شۆری و یان هەزاران دیمەنی جوانی کوردستان ئاوە هەستم نابزوێنم خەیاڵم ناهروژێنن ئێستا بەڵام نازانم بۆ نامەی تۆ دەمێکە نایە جاری جاران قەت 5 ڕۆژی پێنەدەچوو پەیکی شاران بە خەتەلار و خوارەکەت نامەیەکی بۆ دەهێنام گوڵی پشکتووی تینوو بووم پارا و بەکریام ئەشنیام ئێستا بەڵام 5 حوتووە گیرۆدەی ئەم خەم و خولیام گیرۆدەی خولیای خەمی تۆ نامەت نایە نازانم سابە نسیمی بەیانە هەورێکی نامەت بنێرە بە نەرمەبارانی وشە پاراوم کە با وەک نەسیم وەکو گوڵ گەڵا بمشێنەوە بە هەلی دڵ بێتەوە گۆ پەری شەعرم بێتە گۆرانی و گفتوگۆ لەگەڵ نامە جوانەکەی تۆ
ئۆگەستی 1982 زانینی. لە شیعرەکەەوە دیارە ڕێبوار درێژەی پێدەدات. لە شیعرەکەەوە دیارە کە من لە شاخم و ئەو لە شارە و خەریکی خەباتی پڕمەترسی نەهێنیە. ئەوە کە نێزەی پێ و بەرە و گەروی خەتەر ئاغێز غێزی دوشمن ئاغێزەکە. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش بەڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش بەڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش بەڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش بەڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش بەڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. هەستی پاراوێت. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش بەڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش بەڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات
لە ئاستی هەڵمەتی تیژێت چناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێ کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چناگرێ بەرگا کەڕەت سەکەندووە بەدەستی خاراوێت کەڕەت سەکەندووە بەدەستی خاراوێت هەدەی لە کۆز بوو بواران بەهەستی پاراوێت بەهەستی پاراوێت سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکار بە مەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەت پێشکار بە مەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چناگرێ بەرگا وا دیارە بە پێش شارەکە بێت هەموو ڕۆژێک نامەی بۆ ناردویت. ئەمە پرسیارێکی دیکەیە کە ئاڕاسی ڕێبوار کراوە. بە پێش شارەکە بێت قەت 5 ڕۆژی پێ نەچووە، بەڵێ کە نامەی نایەت. ئەرێ زوو نامەی دەنووسی. عیشق و خۆشەویستی لەکوێ شەعرەکانی تۆدایە؟ ئەو دوو چەمکە چەند دەتوانێت شەعر بڕازێنێتەوە و شاعیر داهێنەرانتر بکات؟ ڕێبوار دەڵێت ئەگەر هونەر لەوانە شێعر دەربڕینی هەست و هۆشە بە شێوەیەک کە سۆستەیدا دەستی باڵای هەیە کە لای من و لای گوزارشتی ماتریالیستی هونەر وایە، دیارە عیشق و خۆشەویستی کە باری سۆزداری بەهێزە جێگایەکی گرنگی هەیە. پرسیار دەکرێت لە شێعری بۆ هاوڕێی جەمال موفتی سۆز و حەماسەتێکی زۆر دەبینرێت. جەمال موفتی تۆ یاد و بیرەوەریەکانت چییە لەگەڵیدا؟ دەکرا هونەرمەند جەمال موفتی نەخرایەتە ناو مەیدانی جەنگە و شەهید نەبوایە؟ ڕێبوار بەم جۆرە وەڵام بدات. من لە بۆکان جەمال موفتیم ناسی. ساڵی 1970 بەرامبەر کە بۆکان هێشتا بەدەستمانەوە بوو. ڕژێمی ئیسلامی داگیری نەکردە بوو. سەردەمی حەماسی کاکشوان و مامڕەحمان و پاشانیش سرودەکانیان لەو سەردەمەدا بوو. زۆر زوو لەگەڵ جەمال هۆگری یەک بووین و هاوکاریمان گەرم بوو. بە گیان بەخەتکردنی جەمال گەلێک پەشۆکام و خەم دەیگرتم. بەڵام ئەو سەردەمە سەردەمی خەم نەبوو، بۆیە گەلێک خێرا پشتم ڕاست کردەوە. ئەم شیعرەم نووسی و لەسەر خاکەکەی خوێندمەوە. پێشوازێکی گەرمیشی لێکرا. هەم دایکی و ئازیزە و هەم جەماوەرەکە گەلێک بە پیرەوە هاتن. لەم شیعرەدا وەڵامی ئەم پرسیارانەشم داوتەوە، تەنانەت دێڕی کۆتایی پرسیارەکەت بەرامبەر بە گولەی گەرمی ئەرتەش و پاستار ڕاوەستە نەکابێن و سرودەکان لە ناو گەروتە بڕفێنن. بەڵێ دەکرا جەمال نەخرایەتە ناو مەیدانی جەنگەوە. ئەگەر هێزمان زیاتر بوایە و مەترسی ئەوە نەبوایە کە سرودەکان لە ناو گەرومان بڕفێنن، ئەگەر ڕێگا دەستی کار دابەشکردنمان بوایە، بەڵام بە داخێکی گرانەوە هێشتا سەرەتای ڕێکخستنی هێزی پێشمەرگە بوو، دەنا جەماڵی زیندوی سرود بێژمان ئاواز و لە دەست نەدەدا. هەر ئەم حەسرەتە بۆ فوادیش گونجاوە. بۆ جەمال موفتی دەتوانم بە چاوم بڵێم مەگری مەگری، یان بە سابڵاخی قارەمان بڵێم مەگری، یان بە ئێوە گەلی کوردی ڕۆڵەی کوژرا و بڵێم مەگری.
دەتوانم تەنانەت بڵێم دایکی شەهید دەبەست بگری، بەڵام چی بکەم لە دڵە دەربەدەرەکەم منداڵە ژیر نابێتەوە و گوێم ناداتێ و بەگوڵ دەگری. خەڵکی وەرن ئەم شەهیدە ناز بردووە، تەرمی تفەنگێکی پڕی لەسەر پێیە لە تابوتە، تەرمی دڵی دەربەدەری هەمومانە لە تابوتە. وەرن وەرن خوێن بگرین بۆ کاک جەماڵ. نا هیچ کەس نابێ بگری، سوور پۆشکەن و لەسەر گڵکۆ دەستی هەڵپەڕکێی بۆ بگرن. ئاخر ئەم قەرەباڵغیە زەماوەندی کاک جەماڵە. ئاخر جەماڵ هەر لە مێژەدا گیرسا بوو، بە قەڵبی خۆی چەشنی لالە دوور و پشتی ڕوون کرده بوو. دوێنێ شەویش بڵێ سەی سند و وەکو واگر بەر بووە گیانی دوشمنان. بە سرودی ڕێژنەی گولەی کڵاشینکۆف هێرشی کرد، خوێنی خۆی کردەتەوە ژموتین بۆ فیشەک بوو بە ئارەش بۆ گەلی کورد. گیانی خۆی نایە ناو گولە، با دوور بڕوە با سنووری ئازادیمان بەرینترکە. وەرن منداڵ وەرن مناڵ، هاوڕێ بچکۆلانەکانی کاک جەماڵ، ئێوە شوەکو دڵی کۆسکەوت و مناڵن، بێن و ماڵ ئاوایی لێکن. کاک جەماڵ دەچێ بۆ سەفەر ناشێتەوە. ئاخۆ ئێوە لەگەڵ کێدا سرودین تر ناسیۆناڵ، یان بڕیاری یەکیایار یان مام ڕەحمان و کاک شوان ئەخوێننەوە پاش کاک جەماڵ. مناڵەکان ئەو سینگەی وا سرودی گەرمی دەهەژان، بەرامبەر بە گولەی گەرمی ئەرتەش و پازدار ڕاوەستا، نەکابێن و سرودەکان دەنا و گەروتان بڕفێنن. زانیبتانە ئاخر سرودی کاک جەماڵ کەم سرود بوو. پاشوەی 100 جار وتی وا سەدەی 20ەمە ئەی گەلی کوردی قارەمان دەڕاپەڕن بۆ کوردستان. پاژەوەی 100 جار وتی شەهید تۆ نامری پاش هەمویان. ئاخر سرودەکەی وابوو بە خوێنی خۆ گۆشەیەکم لە ئاڵای سوور نەخشاندووە. دەسا مەگرین تەرمم بخەت سەر شانی پان و بەرزی، کرێکاران کفنم لە هەور بۆ دروستکەن، با ببارێم لەگەڵ دوادڵۆ و پیباران. لەسەر ئێران تۆوی ئازادی پێشین کەم، گزنگی خۆر دەخەم لە پلکە زێڕینە، با کفنەکەمی پێ سوورکەم. ئەمجار ئێوەش کفنم بکەن بە دەسرەی سووری داوەتان، نەک بە دەسرەی ئەسرین سڕین. چونکو ئەمن بۆیە مردم هەتا ئێوە ئازاد و سربەخۆ بژین، هەتا ئێوە هەموو ڕۆژێک دەنگی زوڵاڵی سرودتان بێتە ئاسمان. بە حاڵێت دەوری کفنم لێم ببێتە شادی و کۆڤەن. بێمە سەما چونکە ئەمن بۆیە مردم هەتا ئێوە ئازاد و سربەخۆ بژین. باڵی تۆیشکان کاکشوانی قارەمان پێشەنگی پێشمەرگەکان، کاڵ بۆ چاوی ڕەشمان بۆ مەرگی تۆ کاکشوان. بوو بەڵام لەڕدێ ئاسمان دۆشا باڵی تۆیشکان، کاکشوانی قارەمان پێشەنگی پێشمەرگەکان، کاڵ بۆ چاوی ڕەشمان بۆ مەرگی تۆ کاکشوان.
باڵی تۆیشکان تاکشوانی قارەمان پێشەنگی پێشمەرگەکان هەڵ بۆ چاوی ڕەشمان بۆ مەرگی تۆ کاکشوان بەڵام لەڵ بێ ئاسمان بۆ شاباڵی تۆیشکان تاکشوانی قارەمان پێشەنگی پێشمەرگەکان هەڵ بۆ چاوی ڕەشمان بۆ مەرگی تۆ کاکشوان تاکشوانی قارەمان پێشەنگی پێشمەرگەکان هەڵ بۆ چاوی ڕەشمان بۆ مەرگی تۆ کاکشوان چۆن فواد شەیدی ژیر سەر تۆ بۆ ڕۆشنبیر کاکشوانی خەباتکار سەر تۆ پێک بوو کرێکات کاکشوان شێری سەنگار ڕۆی فەرەنجی لەبەر کاتی دەچێتە سەنگەر تا سەرکەوتن نەیتە دەر مەرگ لەبەر چاوتان سوور بوو ئاسمان بۆتان بچووک بوو بەڵام لەڵ بێ ئاسمان بۆ شاباڵی تۆیشکان کاکشوانی قارەمان پێشەنگی پێشمەرگەکان کاڵ بۆ چاوی ڕەشمان بۆ مەرجی تۆ کاکشوان بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دیدار و ڕاڤە کە وتوێژێک و کۆمەڵێ پرسیار و گفتوگۆی بەڕێز ئەنوەر حسێن بازگەر بوو کە ڕاستەی ڕێبوار کراوە درێژەی هەیە ئەم بابەتە و لە بەرنامەکانی داهاتووە کۆتایی بە بەشێکی تر لە گفتوگۆکە هێنین تاوەکو بەرنامێکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەک